خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆرامای ئەم شەوتان پێشکەش دەکەیت. هەوڵەکان بەردەوامن، وا چاوەڕوان دەکرێت لە چەند کاتژمێری داهاتوودا یان وەکو چۆن ئەڵێ کارنامەی حکوومەتی داهاتووی عێراق ڕادەستێن ئەنجومەنی نوێنەرانی عێراق بکرێت بۆی بەسەر پەرلەمانتاران دابەش بکرێت و دوجار دەنگ لەسەر کابینەکە بدرێت لە هەفتەی داهاتوودا. هەوڵی هێزوو لایەنە سیاسیەکان بەردەوام. ئایا ئەو حکوومەتە چۆن دەتوانێت لەناو ئەو هەموو گرژی و ئاڵۆزیانەدا هاوسەنگی ڕابگرێت؟ لەلایەک کۆمەڵێک کێشەی ناوخۆی لە عێراق و وەرێمی کوردستانی و ئەو ململانەیە بەردەوامەی کە وەکو هەمووتان لاتان ڕوونە لە نێوان ئیسرائیل ئەمریکا بەرامبەر بە ئێران هەیە و هەر کاتژمێرە و جۆرێک یان دۆخێک دەگوزەرێ. دۆخی سیاسی و دارایی و تەنانەت حکومڕانی لە عێراق بەرەو کوێ هەنگاو دەرێت. دکتۆر حەیدەر بەرزنجی میوانی بەرنامەی پانۆرامایە لەگەڵ هاوکارانم هەوڵ دەین تەواوی ئەو زانیاریانەتان یان ئەو گفتوگویانە لەگەڵ بەڕێزیان تاوتوێ بکەین کە لە پێشەشیدا باس بکەین. دکتۆر حەیدەر سڵاو لێبێ، سوپاس بۆ و دەرفەتە کە لە پانۆراما بەشداری لە شاری بەغداوە. دکتۆر سەرەتاوە بڵێم دوا هەوڵەکان ئەلەوەسەلەن گەلک سوپاس دکتۆر. گەیشت بەچی دوا هەوڵەکان بۆ ئەوەی کە حکوومەت ئەتواندرێ بڵین لە هەفتەی داهاتووم کاتان ئێستا عێراق خاوەنی حکوومەتێکی دەنگ پێدراوە لەلایەن ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە؟ بەڵێ زۆر سپاس، سڵاوڕێزم هەیە بۆ جەنابەت، بۆ بینەرانی کەناڵی ئەزیز. بەڕاستی حکوومەت تەشکیل بووە، بەزەوە ماوە ناوەکانە بمێنێتەوە بینێرن بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لە پەسەند بکرێ. بەڵام تا ئێستا تا ئەم لەحزە کە قسەکەین هێشتا حەسم نەکراوە ناوەکانە. ئەگەر هاوکارانمان دەنگم ئەگەڕێتەوە بۆ خۆم. ئەوە ئێستا چارەسەریەکە کاکاروان. ئەگەر طبعا تاوتوێی بەڵێ گوێ لێمە قوربان. بەڵێ دکتۆر بفەرموو. وەفدێکی پارتی دیموکراتی کوردستان لە بەغایە بە کاگنی چیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان، وەفدێکی سەرۆکی کێتی نیشتیمانی کوردستان کاک بافڵ ئەمڕۆ دەستی کرد لە دوێنێ و دەستی کرد بە سەردان و جوڵەی سیاسی و مفاوەزات بەردەوامە. تقریبەن هەموو ناوماڵەکانە حەسم بۆ دابەشکردنی وەزارەتەکان دیارە 12/6/4 بەس ئەوە ماوەتەوە ناوەکان حەسم بکرێت و لە ناو خودی ماڵەکانە تەقسیمکردنی وەزارەتەکانە. لایەنی سیاسیەکانی سونیەکان قبوڵیان نەکردەوە کە ئاڵوگۆڕ بکرێتەوە بۆ وەزارەتەکانە. دەنگۆ هەبوو کە ئاڵوگۆڕ بکرێتەوە بۆ وەزارەکانە، ئەنی بۆ نمونە وەزارەتی خوێندنی باڵا بدرێتە ماڵە سیاسی سونی و وەزارەتی پەروەردە ماڵە شیعی وەرەیگرێ. پێم وایە ئەو مقتەرەحە ڕەڤز بۆتەوە. وەزارەتێکیش هەیە استحداسەکرێ، ینی تازەیە، وەزارەتی دەوڵەت بۆ شؤونی خارجی. ئەو مقتەرەحەش هەیە سێ جێگیری سەرۆکوەزیرانە بێ، 2 جێگیری سەرۆکۆمارە بێ، سونەیەک و شیعەیەک. طبعاً مەبەستمانەوەی لە لایەنی سیاسیە نەک مەزهەبی و نەتەوەیی. ئەمە بەم شێوازە تەقسیم کراوە. ئیتر ئەوە ماوەتەوە ناوەکان هەموو لایەنی سیاسی سێ CV تەقدیمەکە لە هەر وەزیرێک و سەرۆک وەزیرانی مڕەشەح خۆی مکەلەف خۆی هەڵبژێرێت و تاوتوێ کات بۆ وتی هەفتەی ئایندە لەوەچێ کۆتایی هەفتەی ئایندە یان نیوەی هەفتەی ئایندە کۆتایی بە ناوەکانە هێنێتەوە و بەرزیەکاتەوە بۆ نوێنەرانی عێراق بۆ پەسەند بکرێتە سەر حکوومەتەکەی. بەڵێ لەسەر وەزیرەکان دابشکاری بەتایبەت لە ناوماڵی شیعەدا لەو 12 وەزارەتە بەڕێز دکتۆر حەیدەری گرفتێک دروست نابێت؟ مەسەلەن خۆتەزانی لەسەر یەکلابوونەوەی پۆستی سەرۆکوەزیران زۆر کاتی خایاند، بەڵام لەسەر دیاریکردنی وەزیرەکان ئەکیدم جەنابەت زانیاری ورد و باش هەیە، یعنی گەیشتونەتە سیغەیەک نقطة وخالة
لوجنەیەکیان پێکهێناوە لە چەند ڕۆژێکی ڕابردوو بە نوقتە و خاڵ تەوزیع ئەکرێ ینی حساب کراوە بۆ نمونە 15 بە 12 بە 10 یعنی مەبەسم ئەلیف و با و جیم وەزارەتەکانی ئەلیفە 15 و باەکانە 12 جیمەکانە لەوە دەیە ئاوە تەقسیم کراوە بەڵام تۆزێ لەسەر مەوزوعی وەزارەتی نەوت مشکلەیەک هەیە ئەوش چەند لایەنێک داوای ئەم وەزارەتە ئەکا بەڵام ئەولەویەت ئەدرێتەوە بۆ ئەو کەس ئەو هاوپەیمانیانە یاخۆت ئەو حزبانە کە زۆربەی کورسیان بەدەست هەیە بۆ نمونە یەکەم ئەعمار و تەنمیە دووهەم عەسائیب کەواتە سادقون سێهەم بەدرە و بە هەمان شێوە ئەچێتەوە بەڵێ ئەو تەقسیمە کە کراوە کێ ئەتوانێت لە مەقعدەکانی خۆی لە کورسیەکانی خۆی تەختیەی وەزارەتەکان بکە بۆ نمونە وەزارەتی نەوت لەوەیە 18 کورسی بێنێ یا خۆت 15 خۆ ئەم لایەنە کە 15 هەیە ناتوانێت بێک وەزارەت وەرگێت هەیە 20 هەیە دوو سی هەیە 50 هەیە 50کان لەوەیە پۆستێکی بۆ نمونە سادقون داوای پۆستی جێگر وەزیرانەکە و وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ئەعمار و تەنمیە داوای وەزارەتی نەوتەکە و دووسێ وەزارەتی تریش بەرەکەوێ چونکە جێگر سەرۆکۆماریان ناوێت یعنی سوودانی وتی من هیچ پۆستێک وەرناگرم خۆی ینی بۆ خۆی شخصی خۆی بەڵێ ئەوەی بیرڕای وایە کە ئەو بەڵێ ئەو چوار پۆستەی ئەو چوار وەزارەتەی بەری کورد دەکەون کام وەزارەتانن دکتۆر حەیدەر خۆی بێ وەزارەتی دەرەوە و وەزارەتی داد و وەزارەتی بە حسابی خۆی ئەوش ئاڵوگۆڕ بکرێ بەڵام پاوەڕ تا ئێستا هیچ باسی ئەوە نەکراوە کە ئاڵوگۆڕ بکرێ بە وەزارەتی کوردەکانە هەروەکو وەزارەتەکانی جارانە بەڵام دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ هاوپەیمانی خۆی کە بڵێن ئەوش نەوەنیە وەزارەتێکیان بنێ اینجا پارتی دیموکراتی کوردستان دوو وەزارەت و پۆستی جێگەری سەرۆک وەزیرانیشیان بەرەکەوێ کەواتە وەزارەتی دەرەوە وەزارەتی پلاندانان یان ئاوەدانکردنەوە وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی ئاوەدانکردنەوە دات ئەو چوار وەزارەتە وەزارەتی بیئەکە بوو لای کاکەڵۆ بەڵێەوە ڕاست ژینگە وتیان تەبادولەکەکرێ و نەکراوە تا ئێستا تا ئێستا باسی ئەویان نەکردو بەڕاستی دکتۆر حەیدەر مەسەلەی لایەنە کوردستانەکان باسی ئەویان نەکرد سێ کەس ئەبن بە جێگری سەرۆک وەزیران ئەو سێ کەسە پۆستی وەزیریان نابێ وەکو جارەکانی دیکە چ کاروبارێک ڕای ئەکەن ئەمە قورس نابێ مەسەلەن ئاڵۆز نابێ یان کارنامەی بۆ دانراوە ئەبێ سەلاحیەتیان هەبێت و ئەبێ کارنامەیەکیان بۆ دامراوێکی بۆ نمونە بۆ ئابووری یەکێکیان بۆ تر تەوزیع ئەکرێ مەهامەکان تەوزیع ئەکرێ و سەلاحیاتیەکانشیان دیاری ئەبێت و طبعا ئەوان لە جێگری سەرۆک وەزیرانە ئیتر لەوێچێ لە مەلەفێکە تەحدید دەکرێت بۆ هەر جێگری سەرۆک وەزیران ئیتر ئەمنی بێ خارجی بێ ئیتر ئایا خۆت ئابووری بێ بەم شێوازە بەبێ ئەوەی پێویست بێ باشە لە کاتێکدا کە وەزارەتی دەرەوە هەیە دکتۆر حەیدەر وەزارەتی دەرەوە بۆ کاروباری یان وەزارەتی دەوڵەت بۆ وەزیری دەوڵەت بۆ کاروباری دەرەوە بۆچی پێویستە بێت ئەمە بۆ کەمکردنەوەی ڕۆڵی وەزیری دەرەوە نییە کە بەرکورد دەکەوێت نا مەبەستیان ئەوە نەبوو مەبەستیان ئەوەیە کە لایەنە سیاسیەکانی شیعەکانە لە ڕووی عەلاقاتی خارجیەوە گرفتێکیان هەیە مشکلێکیان هەیە خۆ ئەم وەزارەتی دەوڵەتە خۆ سەفارەتیان نابێ و سەفیریان نابێ و کادری دیبلۆماسییان نابێت
وەزیرێکە لەوێ و چەند کەسێکی لەگەڵا بێ ئیشی ئەوە ئەکا طبعا ئەوە لەوێ ئەبێ سەلاحیاتیش تهدید بکرێتەوە و کاروبارەکانیشە بێت تهدید بکرێتەوە و ئەمەش یەکەم ینی هاوشێوەیەک هەیە لە ناو وڵاتانی تر بۆ نمونە عەرەبی سعودیەش ئەوش هەیەی وەزار سین هەیەی چەند وڵاتێکی تریش هەر ئەو شتانەی هەیە من لە سین وەزیری شؤونی خارجی بۆ حزبی شیوعیم بینیوە ئەوەش هەبوو ئەوش دەڵاڵەت لەوە ناکات کە معارەزەیەک بکرێت لەگەڵ وەزیری دەرۆی حکوومەتی سینی بێ یاخۆت سعودیە بێ ئەوە ئەم شێوازە هەر هەیە ئەگەر مەبەست بۆچی کەم بکەنەوە ئەگەر بیانەوێت بۆ وەری ناگرن زۆر باشە بەڕێز دکتۆر حەیدەر با پێشە بسمە پسە پرسیارێکی تر هەر لە ناو وردەکاریانە لە هەرێمی کوردستان لەبەر مەسەلەی پرسی موچە خەڵک بەقەدەر سەرۆک وەزیران ستەی فەناسێ تەیب سامی ئەبێتەوە وەزیری دارایی عێراق باوەڕ ناکەم خۆی مەسەلەکە ئەوەیە من نییە بڵێن مەسەلەی خۆی خودی وەزیر بەڵێ خۆی مەسەلەی پەیوەندی بە ئێرادەی سیاسیەوە هەر وەزیرێکیش بێ وەزیرەکەش کورد بێ ئەگەر ئێرادەیەکی سیاسی نەبێت و کێشەکان بە شێوازێکی دستوری و قانونی حل نەبێت دڵنیاتەکەمەوە هەر کێشەکە ئەمێنێتەوە ئەبێ ئێرادەیەکی سیاسی هەبێت یەکەم جار دووهەم ئیدارەدانی ئەزمەکان و کێشەکانە لە نێوانی حکوومەتی ئیتیحادی و هەرێمی کوردستان بە شێوازێکی تەندروست ئیدارەدانی ئەم کێشانە بکرێت هیچ کێشەیەک نامێنێ و حەلیش نابێت وە نابێ مەعاشی خەڵک ببێ بە بەشێکە لە کێشەکانی سیاسی ئەمە چەند جارێک وتومانە و دووبارەی شێکەینەوە ژێوی خەڵک و مەعاشی خەڵک و ژیانی خەڵک نابێ هەڕەشێکی لێ بکرێت و لە ڕێگای عقوبەدانە یاخۆت لە ڕێگای کێشە و مەشاکل بە کارمەند دەربە بڕێتەوە ئەمە شتی وان نابێ وە نابێ کوت لە کوردستانیەکان بەڵێ خلافاتی سیاسی هەیە لە نێوانی چێتی و پارتی و چەلایەنە سیاسی کوردستانیەکانیش هەیە بەڵام لەو ڕووە و لەو مەسەلە ئەبێ یەک ڕیز بن بەڕاستی باشە کەواتە دەتوانم بپرسم حکوومەتەکەی بەڕێز زەیدی کێشەی موچە چارەسەرەکە یاخود ئەوە پەیوەندی تەنها بەوەوە نییە بۆکۆی وتت پەیوەندی بە کوتە کوردستانیەکانیشەوە یان دووبارە گەر بێت و ئیرادەیەکی سیاسی بەهێز نەبێت و لە ڕووی تەکنیکیەوە کێشەکان چارەسەر نەکەن ئێمە لە هەرێمی کوردستان دووبارە کێشەی دواکەوتنی موچە و ئەو ململانە سیاسیە لەسەر موچە ئەبینینەوە وەڵاهی جەنابی زەیدی وعدیاوە بەڵام خۆی شخصی مەسلەی شخصی سەرۆکوەزیران نییە کاکە بەڵێ پەیوەندی بەشتی تەکنیکی پەیوەندی بە ئێرادەی سیاسی پەیوەندی بە یەکریزی لانە کوردستانەکانە و حەلێکی بە یەکجاری یەکێک لە حەلەکانە پەسەندکردنی قانونی نەوتوغازە یەکێک لە حەلەکانە بێ میکانیزمێک دابنرێتەوە بۆ اتهامی یەکتری نەکەن و ئەو ئەڵێ مقەسرە و ئەو ئەڵێ پارە نادات و ئەو ئەڵێ نەوت نانێرێ و یعنی ئەو قسانە هەموو دەورەی پەرلەمان و هەموو حکوومەتێک دووبارە بێتەوە یەکەم ساڵ شتێکی وەکو خۆشترین و باشترین و گەورەترین علاقات دروستە بێ لە نێوانی هەردوو حکوومەتەکە و لەگەڵ لایەنە سیاسەکانە دوای ساڵێکە هەموو شتێک تێکێچێت ئەبێ ئەم جارە دووبارە ئەم فیلیمە دووبارە نەبێتەوە بەڕاستی لە ماوەی ڕابردوودا پارتی دموکراتی کوردستان پەرلەمانتارەکانی خۆی وەزیرەکانی کشاندەوە بۆ هەولێر وتی ئێمە ڕاوێژەکەین لەگەڵ یەکتر ئەو هاتنەی بەڕێز نێچیروان بارزانی تا چەند ئیتمینانێکی داکە یان بۆی کە ئەوانی شۆک پارتی بەشداری لە کابینەکە ئەکەن و لە ناو حکوومەتەکە بەشدارە بن تەواو نەماوە بەشدار طبعا بەشدارە بن و گەڕاونەتەوە فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان بۆ پەرلەمان بۆ جلسەی دەنگدانی لەسەر حکوومەت ئامادە ئەبێ ئەمە کە سەردانی جەنابی زەیدی بۆ هەولێر و بۆ کوردستان ئەمەی تەواو بۆ ئەمەشی بڕیوە تەواوتر بێ یەکلا ببێتەوە تا تازە مفاوەزات دەکرێت تۆ بڵێ ئەم سەردان و مفاوەزات و گفتوگۆ لەگەڵانە سیاسیەکانە و بە هەموو ئەم سەردانی زەیدیشی بۆ ئەوێ بەشداری حکوومەت نابن باوەڕ ناکەم
لمصلحتي بارتي ديمقراطي كردستانش نییە و لمصلحتي كردستانش نییە کە ئەوان بەشدار نەبن بەڕاستی. دکتۆر حەیدەر لە ماوەی ڕابردوودا مەسەلەن زۆر جار لە مێدیای فەرمی پارتی دموکراتی کوردستاندا جەنابی شت کوردێکی ڕەسەنی بەڵام علاقەیەکی بەرفراوانت لەگەڵ هێزولانە شیعەکانیش هەیە. مەسەلەن تەنانەت وێنەی ڤیدیۆیی شێخ قەیس خەزعەلی تەڵخ ئەکرا دەموچاوی مەسەلەن بەنەوەک لە نەوەکان کاتێک سەرۆکێکی نیشتیمانی کوردستان لەگەڵی کۆبووە تەنزیان لێ ئەدان مەسەلەن لێ شێتیەکان بەڵام بینیمان سیاسەتی کاگنێ چێروان بەرزانی جیاواز بوو لەم بابەتە. ئەمە بەڕاستی خزمەت بە کەسەکات مەسەلەن تەڵخکردنی وێنەی سەرکردەیەک و تەنزدان لەسەرەوەی فڵان ئەمە دژی کوردستانە و ئەمە نابێ وابێ و ئەمە مەیس خزمەتێکەکە دوجاریش خۆت بچی باوەشی پێ بکەیت. کاکە لە سیاست بەڕاستی ئێمە مشکلەیەکمان هەیە لە ئیعلامی سیاسیە ئەمە مشکلەی عامی لە هەموو لایەنە سیاسیەکانە ئەمە بە سەراحەت بە جەناب دەڵێن و هەمووی بە فعل و ڕەدی فعل هەڵس و کەوتەکە ئەبێ تەرازویەک وە ئەبێ بەڕاستی ئەبێ بناغەیەکی جددی بۆ ئەم کێشە و گفتانە دروست ببێتەوە. کەس ناتوانێت ئیلغای کەس بکە، نە پارتی ئەتوانێت ئیلغایی چێتی بکە، نە یەکێتیشی ئیلغایی پارتی بکە، نە لایەنە کوردستانەکان ئیلغای شیعەکان بکە و بە هەمان شێوە ئەوانش بە هەمان شێوە. هەمیشە وتومە هەر خلافێک سیاسی بێ با مەسافەیەک بیێڵینەوە بۆ ئەوە کە گەڕاینەوە بۆ حێوار و دایلۆک و گفتوگۆ و دانیشتنی سیاسی و ڕێکەوتنی سیاسی با شتێک بمێنێتەوە بۆ ئەوە نەگەیشتێنە حەدێکە شکاندنی یەکتری بکەین وە پێم ناخۆشە بەڕاستی لە ناخەوە شێوازێکی ئیهانەکردنی یەکتری بکەین. نابێ خەڵک بەڕاستی خەڵک سیر ئەکا ئەمە مێژووی سیاسیە، مێژووی علاقاتە، مێژووی خوێن، مێژووی قەومیەتە. ناکرێ ئەمە بگەینە ئەو مەرحەلەیە کە بەرامبەر یەک بوەستین و تۆمەتباری یەکتری بکەین و خیانەت بە یەکتری بڵێن و ئەبێ ئەمە بێ چارەسەری بکە. یعنی ئەبێ ئیرادەی سیاسیش بە هەمان شێوە چارەسەری ئەوە بکە چونکە هیچ کەسێک لە هیچ کەسێک زیاد و کەم نییە، هەمووی ڕێز و حورمەتی هەیە. چۆن ئێمە ڕێز لە جەنابی کاک مەسعودی ئەگرین و بە کەسێکی خاوەن مێژووی سیاسیە، خاوەن ئەزمونە، حورمەت و ڕێزی تایبەتمەندی هەیە، بە هەمان شێوە کاک نێچیرە، بە هەمان شێوە کاک بافڵ و بە هەمویان یعنی بە حورمەت و بەڕێزەوە ببێن ناوەکانی هەمووی. ئەمە خلافی سیاسیە لەوەچێ من انتقادی یاخۆت ڕخنەیەکە گرم لەسەر ئەدای سیاسی خۆمە کفر ناکەین. ئەمە لە ڕووی حڕیەتەوە لە ڕووی دەڵاڵەتەوەی تعبیر بەڵام یەکتر بە شەیتان نەزانین، یعنی هەڵس و کەوت لە ئەعلامە یەکتر بە شەیتان نەکەین بۆی بڵین مەسەلەن ئێستا وڵاتۆ ئەوە عراقچێتی ئەەکەی و ئەو بڵێ وەڵام من نەتەوە پەروەریەکەم. یعنی عراقچێتی ئێستا چییە علی لای تۆکو بەڕاستی بە ڕاشکاو بین؟ من وا ئەڵێم نەگەینە ئەو مەرحەلەیە. هەمووی نیشتمان بەروەرە، هەمووی ئینتیمایی هەیە. من ناتوانم کەس ناتوانێت ئیلغای من بکاتەوە بڵێ تۆ کوردیت یا تۆ بۆ نمونە جاشی فلانە کەسی یا جاشی فلانە لایەنی سیاسی. ئەمە من ئیرادەی خۆمم هەیە، تۆش ئەتەوێ ئیرادەی من بیسێنیتەوە و ئەتەوێ فەرزی کەیتەوە کە من بە زۆر ئللا یا لەگەڵ تۆ بم یا دژمنی تۆ ببم. و ئەمە بەڕاستی ئەم سەقافەتە ئێمە دژمنی ئەم سەقافەتەین. کورد خوێنی داوە، پارتی یەکێتی، زەحمەتکێشان، هەمووی حزبی شیوعی کوردستانی هەمووی خوێنی یاوە لە پێناوی ئەوەیە کە ئەم سەقافەتە نەمێنێت. حکومی بەعس چی بووە؟ تەدەخول سیاست نەکەی، حەق و بە هیچ شتێکت نەبێ، کەس نایە بۆ لای تۆ. بەڵام تۆ ئەڵێ من مافی خۆم، من ئەبێ هاوڵاتی دەرەجەیەکم، من ئەبێ بە زمانی کوردی قسە بکەم، ئەبێ بە جولی کوردی و بسڕێمەوە. ئەمە مافی خۆمە. نابێت تۆ ئلغای من بکەیتەوە و بڵێ ئەمە خائینە و بیکوژە و عدامیکە. مەبەسم ئێمە لە مەرحەلەیەکە بەڕاستی ئەوە نە پێویستمان بە یەک ریزی، ئەوە نە پێویستمان بە یەک خێتابێکی ئەعلامی نیشتیمانی. پێویستمان بەوەیە کە وەکو نەتەوەی کورد یەک ریز بگرین. خلافی سیاسی هەر هەیە کاکە خۆ تۆ ماڵی کوردی
عينا بهمان شيء خلافات شيء لمالي الشيعية وأمش حالتك تندرسته خلافات شيء لمالي السنية وأوش خلافاتك تندرسته طبيعية بەڵام ناگاتە ئەم مەرحەلەیە بە پێج بە لاپەڕۆ و بە ئیعلامە و بە میدیا و سۆشەڵ میدیا ئیهانە یەکتری بکەین و ڕخنە لە یەکتری بگرین و ڕخنە بگرە طبیعیە بەڵام هەندێک شتی شخصی ینی من هیچ چەند ساڵێکە من لە میدیا و لە ئیعلامی سیاسی ڕۆژێ لە ڕۆژان یەک کەلیمەم نەوتووە بەرامبەری هەر قائیدێکی سیاسی تر کورد بێ سونە بێ شیعە بێ بە تایبەتی کوردستانیەکان زۆر بە حورمەت و بە تەقدیرەوە و داواکارم لە میدیا و لە سۆشەڵ میدیا و لەم لایەنە سیاسیانە بە خۆیان بچنەوە ناکرێ ئەم ڕێگا و ئەم منهەجە بەردەوام بێ لەبەر مەسلحەتی هەمومان لەبەر مەسلحەتی نیشتیمان لەبەر مەسلحەتی کوردستان من داوای ئەوەم هەیە بەڕاستی باڵێ باشە بەڕێستان وەکو کاک حەیدەر بەرزنجی کە باس سەرکردەکانی کوردەکەی ڕۆڵی سەرۆک بافڵ چۆن هەڵەسەنجێنی بۆ ئەوەی کە وەکو عراقیە کە تەنانەت لە دوای ئەوەی کە سەرۆک کۆمار دیاری کرا و تارێکی پێشکەش کرد ئەوەی لە لێبوردنی لە وڵاتانی کەنداو کردوتی و عراقی هەمووانە بێکەوە توانین خزمەتی ئێوەش بکەین ینی هەمانجی لەگەڵ ئێوە بکەین هەڵسەنگاندنی ڕۆڵی ئەکتیڤی سەرۆک بافڵ لای جەنابەت چ پێناسەیەکی هەیە؟ من نازانم ئەگەر باسی کاک بافڵ کەم لەوێ چێ من خۆش بوێت لەبێ یعنی من وەکو شخصی بەس ئەوە جیاوازە لە ڕووی مەسەلەیەکی چووکە من ئەم پیاوە وەکو سەرۆک حزب نەک لە ڕووی ئینسانی لە ڕووی هەڵسو کەوت لە ڕووی ئیدامەدانی علاقاتە لەگەڵ حکوومەتی ئیتیحادی لەگەڵ لایەنە سیاسیەکانە لەگەڵ هەڵسو کەوتەکەی ڕۆڵێکی باشی هەبوو لە هێوەشکردنی کێشەکان و مەشاکلەکانە هەم لە ناو بەغایە هەم لە ناو کوردستانە و یەکەم قسەی بوو لە دوای هەڵبژاردننی سەرۆک کۆمار کاک نزار وتی وەڵاهی یعنی باسی دکتۆر فواد حسێنی کردبوو بەڕاستی دکتۆر فواد حسێن پیاوێکی بە شخصیەتێکی ڕۆڵی هەیە ئەزمموی هەیە سپاسی کردبوو ئەمە دەڵاڵەت لەوە ئەکا کە ئەم منافەسەیەکی سیاسیە و هیچ طبعاً چون سەردانی کاک دکتۆر فواد حسێن کراوە پێش هەڵبژاردننی سەرۆک کۆمار و هەوڵیان داوە کە ڕێبکەون بەڵام ئاوا وەزعی سیاسی هەر ئاوا بووە و هیوادارین کە ئەم هەموو کێشە و مەشاکلە لە ناو کوردستانە حەل بکرێتەوە ئیدامەدانی سەردانەکەی بەغا من هیوادار بووم هەموو لایەنە سیاسیەکانی کوردستانەکانش بە هەمان شێوە سا بۆ نمونە ئێمە باسی جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان کاک نێچیر ئەوش ئیدامە ئەکات سەردانەکەی بەڵێ دوورن لە ساڵێکە بۆ نمونە جارێک دووجار بەڵام من ئەڵێم پێویست بەوەیە کە سەردان بەردەوام بێ ئەگەر سەردان و تەواجودی سەرکردەیەکی سیاسی لە بەغا نەبێ کێشەکان گەورە ئەبن و حەل ناکرێ من چەند جارێکە داوام کردبوو لە جەنابی کاک بافڵ چەند ساڵی ڕابردوو وتم زۆر ئەبێ بێتەوە بۆ بەغا ئێمە ڕۆڵی مام جەلال ڕێبازی مام جەلالمانەوێ ببینین ئەویش زۆر بەڕاستی زۆری پێخۆش بوو و فعلا بە سپاسەوە زۆربەی کاتەکانیشی لە بەغایە لە ئەزمەکانە لە کێشە و مەشاکلەکانە و نەک تەنانەت بەس مەسەلەی کوردستان و مەسەلەی استحقاقی لایەنە سیاسیەکانی یەکێتیە کوردستانیەکانە لەگەڵ لایەنە سیاسیەکانی تریش هەوڵ و ڕۆڵێکی باشیشی هەیە ئەم ڕۆڵە باشە ئەگەر سەرۆک بافڵ بیبینێ یان کاک نێچیروان بیبینێت یان بێکەوە بیبینن بۆ نمونە بۆ عراقێکی ئارام بۆ عراقێکی بەهێز ینی لەوێەوە ناتوانن مەسەلەن بۆ کوردستانیش منفعەتی هەبێت ینی بۆ کوردستانیش باش نییە بەو شێوە سیاسەتە کاک دکتۆر حەیدەر چۆن بەعکسەوە ئەمڕۆ جەنابی کاک نێچیر کە قسەی کردبوو سەرۆکی هەرێمی کوردستان وتی بەغداد عومقی ئێمەیە بەغداد عومقێکی استراتیجیە بەغا ئەبێ ئێمە بەردەوامی لە بەغا بەڕاستی من بابزانی باشترین و خۆشترین و بەقووەترین علاقاتە لە نێوانی هەر نەک مەسەلەی حزب و حزبایەتی هەر لە ڕووی ڕەفاقەت و علاقاتێکی زۆر باشەیە لەگەڵ بۆ نمونە کاک بافڵ و کاک نێچیر
ئەمە حقیقەتێکە، ئەمە واقعێکە. من ئەڵێم لەوە چێ دەرفەتێک و فرسەتێک هەیە یەک کۆبنەوە لە بەغا ئەم هەموو کێشە و مەشاکلە تاوتوێ بکرێتەوە و تەواو ببێت، یەکریز ببێت کە ڕێکریز ببێت. بەڕاستی مافی خەڵکی هەرێمی کوردستان و پرۆژەی ئاشتی و تەنانەت پێکهێنانی حکوومەتی هەرێمی کوردستانی شەوش حەل دەکرێ و داواکەم لە سەرکردەکانی بەڕێز ینی پارتی دیموکراتی کوردستان ئەبێ ئەم پرۆژە تەواوە تر حکوومەتی عێراقیەوە خەریکە تەشکیلە بێ. ئەوەیە نۆرەی ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان تەشکیل بکرێت و دیسانەوە دەستیان بە گفتوگۆ بکرێت و ئەبێ استحقاقەکانی هەموو لایەنە سیاسیەکانی لە هەرێمی کوردستان دەستی پێ بکاتەوە و پەرلەمانێکی کارە بێ و حکوومەتێکی هەرێمی کوردستانی تازە کارە بێ. دکتۆر حەیدەر، ینی بەڕێزت لەگەڵ هەموو سەرکردە سیاسەکان ئەنی گفتوگۆت هەیە ئەیان بینی ئەیان ناسیت، پێت وایە نەزعەیەکی شۆڤێنی هەبێت دژی هەرێمی کوردستان و چووکردنەوەی قوارەی هەرێمی کوردستان و ئەمە با بۆ جەماوەری خەڵکی کوردستان قساکەین هەڵبەت، یعنی وابێت کە خەڵکێک هەبێت هەر شتێک گوتیان کورد دژی بن، هەرچێک گوتیان کورد لی بدەن لە مافەکانی کورد، ینی لە ناو سەرکردە سیاسەکان ئەوانەی قەرار بەدەستن ڕەنگە یەکێک لەو لێرە و لەوێ ئەکیدم لەوە، بەڵام ینی لە ناو سەرکردە سیاسەکانە ئەوە هەیە و نەزعەیە بینی لە ناو ئیشکردنە. بەجددی و بەڕاستی و بە حقیقەت من کوردم بە قبوڵی ناکەم هەر سەرکردەیەکی بەڕێزێکی لە بەغا ئەو قسانە بکات. من ڕەدیەکەمەوە لەمە ولاترژ نایبینم، بەڵام باوەڕکە لە هیچ کەسێکی ئەو قسانم نەبیست بوو. تەنانەت ڕۆژێک خلافێک هەبوو لە نێوانی شێخ قەیس و پارتی دیموکراتی کوردستان، برسیارم لێ کرده بوو، وتم کاک شێخ تۆ بۆچی ئاوا ئەەکەی لەگەڵ کووردە خەڵک گلەییەکە؟ تی وەڵی من کوردم خۆشەوێ، ئێمە خلافێکی سیاسی. وتم ئەمن ئەو مەفهومە نەگەیشت، ئەبێت تۆ ڕوونی کەیتەوە، ئەبێ بچیتەوە بۆ کوردستان، ئەبێ سەردانی سلێمانی بکەی، حەزەکەم سەردانی هەولێر بکەی، هەموو کوردستان. حەزەکەم بۆ نمونە کاک بافڵ سەردانی جنوب بکە، سەردانی بەسرە بکە، ئەمش شتێک دەڵاڵەتێکی تریش ئەکات. با خلافی سیاسی هە لە ناو خلافی سیاسیە بێ. ئێتر سوێنی خواروتی وەڵی وەبلای وتەڵی من ڕقم لە کوردانیە، بەعکسەوە من کوردم خۆشەوێ، لە نووسنگەی من خەڵکی کوردی تایە. مەبەسم جەنابی مالیکی بە هەمان شێوە هەمویان هەر لە نووسنگەکەشی خەڵکی کورد هەیە کاک دکتۆر حەیدەر؟ بەڵێ لە خەڵکی کوردی هەیە. بڵێ یعنی خەتەرەکە قسە پێڵێن بە کوردی ئەو عقدەی خێرا بۆی تەرجەماکەن ئاگات بڵێ کاکەوە مەبەستیان تۆ نییە. بەڵێ ببوورە هەموو شتێک ئەگات کاگە، هەموو شتێک ئەگات. تۆ تەسەور نەکەی بۆ نمونە هەندێ بۆ نمونە میدیا و سۆشەڵ میدیا قسەی نەوعەکەکایە هینەکە، ئەمە بەڕاستی خۆی فعل و ڕەدی فعلە. من پێم خۆش بوو ماوەی لەمە پێش سەردانی یەکتریان کرده بوو، ینی هەم سادقونە هەم پارتی چوونە لای جەنابی کاک مەسعود و دانیشتون و سەردانی مەکتەبی سیاسی بکەن، سەردانی مەکتەبی سیاسیان کرده بوو. بەحساب پرۆژەیەک هەبوو لە ڕووی میدیا و ئیعلام و سۆشەڵ میدیا. دیارە ئەم حکوومەت و تەشکیلکردنی حکوومەتە تەعجیلی کرده بوو. من داوای ئەوەم کرده بوو کە هاوپەیمانیکی ئیعلامی یا خۆت میساقێکی کە پێ ئەوترێ میساق وعد و پەیمانێکی ئیعلامی لە نێوانی لایەنە سیاسەکان دروست ببێتەوە، ئەبێ مەسافەیەک دابنرێتەوە بۆ ئەوە ئیتیهام و قسە بە یەکتری نەڵێن. باسی ڕخنەی سیاسیە تەبیعیە، بەڵام نەگاتە حەدێکە ئیهانەکردن یا خۆت کەمکردنەوە یا سوکردنەوەی سەرکردە سیاسیەکانە. هەموو کەسێک سەرکردەیەکی هەیە و ئینتیمای سیاسی هەیە، بێ احتیرامی و ڕێزگرتن لە یەکتری بکەین. پێم وایە ئێمە ئەتوانین لە دوای تەشکیلکردنی حکوومەت ئەو پرۆژە بکەین و نەیەڵین دیسانەوە ئەم غەڵەتانە کە لە ڕابردوو کراوە دووبارە ببێتەوە. باشە با واز لەوە بێنین بچینە سەر کەسایەتی بەڕێز دکتۆر عەلی زەیدی. دکتۆر حەیدەر، ینی ئەڵێن لەناو هەموو ئاڵنگاریانەدا ئەزمموی سیاسی تەجروبەی سیاسی کەمە،
پیاوێکی بازرگان بۆ چۆن ئەتوانێت مامەڵە لەگەڵ ئەو دۆخە بکات کە لەلایەکەوە ئەمریکا ئەڵێ تۆ هەندێک لە فەسائیلەکانم بۆ دەرکە لەلایەکی تر ئێران دۆستێکی دێرینی عراقیەکانەوە مەسەلەن دراوسەیە یعنی کێشەی مەسەلەن هەرێمی کوردستان و بەغدا بەسێک لە کێشەکان باڵپەسێرایی ماونەتەوە یعنی تەجروبەی سیاسی ئەو بەڕێزە ئەتوانێت چی بکات کە نیەتی بە جەنابە بڵێم سەرمایەدار و تاجر دوور نییە لە سیاست دروست جا بە تایبەتی جەنابی زەیدی علاقاتێکی و دۆستایەتی هەیە لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکان لەگەڵ سوننە و شیعە و کورد و لەگەڵ هەموو لایەنە سیاسەکان علاقاتێکی باشی هەیە بەڵام ئەگەر حقیقت بڵێن بڵێ لە ناو دەوڵەتە ئیشی نەکردبوو مەبەستم چییە؟ خۆ ئەو لەگەڵ دەوڵەتە ئیشی کردووە یعنی بۆ نمونە پرۆژەیەکی هەبوو لەگەڵ وەزارەتی تجارەت و بایعی و ئەمانە هەر پرۆژێکی باشیشی هەیە لە ناو دەوڵەتەوە ڕەفیقی هەمویانە سەرۆک وەزیران خۆ مۆزەف نییە دروست پۆستێکی سیاسیە و ئیدارەدانی وەزعێکی سیاسەتی ناوخۆیی و سیاسەتی دەرە و علاقاتی خارجی هەڵبەتە خۆ بە تەنیانە دەوڵەت برتێلە لە شخصی ڕئیس وزەران نییە وە کێ هاتووە و هەموو شتێکە زانێ کە هاتۆتە ناو پۆست اینجا لە یەکەم ساڵ بۆ نمونە خبرەیەکی زیای کرد تەجروبەیەکی باشی دروست بووە زانیەتی چۆن تەعامل لەگەڵ مەلەفەکانەکە ئەویش بە هەمان شێوە گەنجێکە ئەکتیڤە عقدەیەکی سراعی سیاسی نییە ئەمە یەکێک لە باشەکانە منافسی سیاسی نییە لەگەڵ لایەنە سیاسیەکانە علاقاتیشی باشی هەیە نێودەوڵەتی و دووەلی ئەوە ترامپ و سەرۆکی ئەمریکا ئەڵێ ئەیان ناسین و پیرۆزبایی لێ کردو و فعلەن ئەیان ناسێت و علاقاتیشی هەبووە بەهۆی تجارەتەوە لەگەڵ ئەمریکا ئەویش ماوەیەکە لە ئەمریکا بووە و علاقاتیشی باشی هەیە لەگەڵ حزب جمهوریەکانە و لەگەڵ لایەنە ئەمریکیەکانی تر لەگەڵ وڵاتە عەرەبیەکانە لەگەڵ قەتەرە لەگەڵ تورکیا لەگەڵ ئیماراتە لەگەڵ سعودیە لەگەڵ ئەوروپاش بە هەمان شێوە کەواتە ئێمە چیمانەوێت داوا چی ئەەکەین لە سەرۆک وەزیران بەڵێ دانیشێ و وەکو مدیر عام بۆ نمونە هەندێمەش پرۆژە و مەشاریع دروستەکانە ئەو ئیشرافی عامەکە و ئیدارەدانی وەزعێکی سیاسی و ئەمنی و اقتصادیەکە پیاوێکە لە اقتصاد دەزانێت کێشەکانی ئێمە ئەزانین عقدەکانی اقتصادی عێراقی ئەزانێ ئابووری عێراق لەکوێ ضعیفە ئەتوانێت بە قووەتی کا و ئیمکانیەتی باشیشی هەیە من گەشببینم ئەیبینم ئەگەر هاوکاری هەبێت وەلایەنە سیاسەکان هاوکاری ببن نەجاحەتەیەنێ دکتۆر حەیدەر دۆخی عێراق لە بەردەم زیاتر مەترسیایە یاخود دۆخەکە بەرەو ئارامیە مەسەلەن لەناو ئەو جەنگەدا هێشتا مەترسی ماوە لەسەر دۆخی عێراق ئێمە ناتوانین بڵێن خۆی عێراق دوورە لەم شەڕەوە ئێمە بەسم چییە ینی بەشێک نییە لەم شەڕە بڵێ ئێمە بازنەی ضعیفترین بازنەیە لەم شەڕەیە چونکە زۆر زەرەرمان داوە شەهیدمان داوە لە ڕووی یعنی ئێمە لە ناو جەنگانین بەڵام بووین داخڵی جەنگ بووین بەبێ ئەوە ئیعلان بکەین 120 شەهیدمان هەیە چەند بریندارێکمان هەیە لە هەرێمی کوردستان و لە بەغا و لە جنوب و لە منطقەی ئەمبار و ئەمانە تەرازۆی عێراق لە نێوانی ئەم شەڕە تا ئەم لەحزەیە باش وەستا بوو و پێم وایە لە ئایندەش باش ئەوەستێ نە ئێران ئێوێ عێراق تووشی شەڕ ببێ و داخڵی شەڕ ببێتەوە و نەک ئەمریکاش ئەوەشی ناوێت و بڕڵێ ئێمە ئەم کێشە و مەشاکلمان هەبوو لەگەڵ ئەوەیە کە جوموجوڵێکی عسکەری ئەمنی هەبوو لە ناو عێراقا بەڵام بە حیوار و بە دایلۆک و بە گفتوگۆ وردە وردە هەمووی لایەنە سیاسیەکانە ئەمانە کە چەکیان هەیە ئەعلانیان کردبوو کە چەکەکەیان تەسلیمی حکوومەت و دەوڵەت و ئەبێ بە چەکی دەوڵەتە ئەمە شتێکی باشە و هەنگاوێکی باشە بەس کاتی ئەوێ بە وردە وردە ئەم کێشەی عێراقی کە چەند ساڵی ڕابردوو هەمانە پێم وایە لە ساڵەکانی ئایندە نامێنێت
پێت وایە مەسەلەن عراق ڕوبەڕووی تەنگژەیەکی قورسی ئابووری و دارایی ببێتەوە کۆی کە زۆر جاریان زۆر کەس بانگەشەی بۆ دەکات کە ئەمریکا سزایەکی توندی ئابووری و دارایی دەخاتە سەر عراق بەپێی ئەو زانیارانی کە بەڕێزت هەتە یان ئەمە دوورە؟ نا ئەمە دوورە، تۆزێ مبالغە هەیە. هەندێ بۆ نمونە هەندێک کەسێ عاجزە لەلایەنی سیاسیەکانە، هەندێ لەوەچێ ئەیانەوێ خەڵک بترسێنێ، ئەمە شتێکی خراپە. عێراق وەزعی باشە، بەرەو باشی ئەڕوا. ئێمە ئەزمەی نەقدی پارەمانەیە، نەک ئەزمەی پارەمان نییە و ڕەسیدمان نییە و یاخۆت ئیفلاسمان کردبوو. ئەمە شتێکی جیاوازە. ئەمەش حەل ئەکرێ، خوتەیەکی بۆ داینێ، پلانی بۆ داینێ حەل ئەکرێ. و ئەمریکا مەسلحەتی نییە کە عێراق ببێ بە حسارێک تا سەر عێراق، چونکە ئەو بە هاوپەیمانی خۆی ئەزانێ، بە علااقاتێکی باشی لەگەڵا ئەزانێ. بەڵێ ئەمە هێتا ئێستا پێناسەی ئەم علااقاتە هەموو لایەنێکی سیاسی پێناسەیەکی تایبەتمەندی خۆی هەیە. بەس من پێم وایە عێراقیش ڕۆڵێکی باشی ئەبێت لە مەرحەلەی ئایندە و بەرەو پێشەوە ئەڕوا، بەرەو دواوە ناگەڕێتەوە، دڵنیاتەکەمەوە. پێم خۆشە. پرسیاری ئەوە بکەم بەڕێز نووری مالیکی هیچ پۆستێک وەرەگرێت کە لە ماوەی ڕابردوو زۆر باسەکرا بۆ نەوە سەرۆک وەزیران نابۆ نەجێگری سەرۆک کۆمار بێ یان خۆی کوتلەیەکی گەورەیە، بەڵام هیچ پۆستێک وەرەگرێ بە پێی زانیاریەکانی جەنابەت؟ کاکە کوتلەیەکەی 32 مەقعدە، 32 کورسیە، 12 هی نەهجی وەتەنیە کەواتە فەزیلە، ئەوانش وەزارەتیانەوێت، 12 کورسیانەیە وەزارەتێکە بن. منتەسرون ئەبوو ئالا ئەوش حوتی هەیە، ئەوش داوای پۆستێک ئەکەن، یعنی بۆ نمونە 14 کورسی ئەمێنێتەوە بۆ دەوڵەتی قانون کاک یاسر و جەنابی حاجی مالکی. ئەگەر پۆستی جێگیری سەرۆک کۆمار وەرەگرێ ئەمە 8 کورسی لێ بێتەوە، کەواتە وەزارەتیان بەرناکەوێت. پێم وایە هیچ پۆستێک وەرناگرێ، داوای وەزارەتەکەن لە بینی وەزارەتی نەوت و ناوخۆ هەردووچیان مناقەشیان هەیە، مناقەشەی ناوخۆی خۆیانە. تا ئێستا حەسم نەکراوە، بەڵام نەوت جەنابی ئیتیلافەکەی جەنابی سوودانی ئەویش ئەیەوێت، ئەویش نقطە و خاڵی زۆرە، هێشتا حەسم نەکراوە. بەس باوەڕ ناکەم، چونکە ئەگەر پۆست وەربگرێ ئەبێ خاڵی ینی باجی ئەم پۆستە بێن. ئەبوو ئالای وەلایی ئەمریکا بەیانێکی لەسەر دەرکرد، گرفتی نابێت، یعنی گەر کەسێک لە قایمەکەی ئەو وەزارەت وەربگرێت ئەوان بەشدار نابن. بەشدار نابن؟ نا، ئەو بەشدار نابێ خۆ، نانا بەشدار نابن لە حکوومەت. بەڵام مافی خۆیەتی کە ئەوان کوتلێکی سیاسین و داوای پۆست، بەڵام شەرت نییە خۆ ئەو کەسانە کە هێنن لە عقوبات بن، یا خۆت لە خەڵکی ئەکادمی هەیە، خەڵکی پۆستێکی ینی بۆ نمونە مۆزەفێکی چاک، مدیر عامێکی چاک، ئەمانە ئەخۆ بەشێکن لە حکوومەت و لە دەوڵەتن. یعنی ئەوە حساباتی تایبەتی بۆ کراوە، مەسەلەن هەندێک جارە وترێ وەڵا عینادی لەگەڵ ئەمریکا کرێیان جۆرێک لە جۆرەکان حسابات لەسەر ئەوانە نەکراوە، حساباتی ورد کراوە لەو بارەوە. طبعاً خۆ ئێمە نامانەوێت ڕوبەڕووی عقوبات ببینەوە و نامانەوێ عێراق خێنە خۆ عێراقیش بەس شیعەتیان نییە، عێراق کوردی تایە، سونەتیایە، عەزیدی تایە، تورکمانی تایە. ناکرێ مەسیری وڵاتێکە لە پێناوی شەخصێکە لە پێناوی کوتلێکی سیاسیە بفەوتێ، نەخۆیان قبوڵەکەن، نە کوتلە سیاسەکانی تریش قبوڵەکەن. باش، کۆتا پرسیارمەوە هەیە دکتۆر، ئەم بە مافیەوەی کە بەڕێزت نووسەر و ڕۆژنامە چاودێرێکی سیاسی دیاری هەم هاوڕێین لەم کابینێ دکتۆر حەیدەر بەرزنجی هیچ پۆستێک وەرناگرێ یان پێشنیاز نەکراوە بۆت؟ ئێمە فەقیرین. کاکە من بە دوای پۆست ناگەڕێم، بەڵام پێشنیازکردن هەر وەزیفەیەک پێم خۆشە کوردێک بی، مەسەلەن مامۆستای جامعام بەڵێ زانم، مەسەلەن پێم خۆشە لەلایەن شێخەیسەوە بێ برادرانی ترەوە بێ پێشنیازکەن کوردێکی ئاها نیشتیمانی کە بیرەکەیتەوە، پێم خۆشە پۆستت یەکێتی بێ، کاک بافڵ بێ. وەڵی قسووری ناکە ئینشاڵڵا کاک بافڵ، هەر خۆشەویستن، هەر وەزیفەیەک ئەگەر ئەوان بزانن کە من لایقی ئەم وەزیفە ببم، من ئێستا مامۆستای جامعام و شکر بۆخوا
هەر وەزیفەیەک بتوانم خزمەتی ملەت و خزمەتی وڵات و خزمەتی کوردستان بکەم من ئامادەم و پێم خۆشیشە بەڵام تا ئێستا هیچ لەگەڵ من باس نەکراوە بە هیوای ئەوەین هەبێت زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر حەیدەر بەرزەنجی مامۆستای زانکۆ و چاودێری سیاسی. خۆشەویستانی کورسات نیوز لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردن ئێوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان.